حکوومەتی ناوەندجیا لە ساڵانی پێشخۆی بۆ یەکەمین جار لە مێژوودا پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی 2023 و 2024 و 2025 بەسەر یەکەوە پەسەند کرد و پرۆژەکە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کرا. لە لێکتێگەشتنی نێوان هەرێم و بەغدادا لەسەر پرۆژە یاسای بودجە بڕیار دراوە داهاتی نەوتی هەرێم لە ناو هەژمارێکی بانکی ئاشکرا و لەژێر چاودێری حکوومەتی ناوەندیدا دابنرێت. بەوتەی هیشام ڕووکابی ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق لێکتێگەشتنی نێوان هەرێم و ناوەند ڕێگەی داوە بەوەی داهاتی نەوتی هەرێم لە ناو هەژمارێکی بانکی ئاشکرا و لەژێر چاودێری حکوومەتی ناوەندیدا دابنرێت. هیشام ڕووکابی لە نووسینێکدا لە تویتەر جەختی کردەوە ئەوەی لە پرۆژە یاسای بودجەدا هاتووە لە ئەنجامی لێکتێگەشتنی بەرز و سووربوونی هەردوو حکوومەتەکەوە بووە و لە دوای ساڵی 2023ەوە بۆ یەکەم جارە داهاتی نەوتی هەرێم ڕوون و لەژێر چاودێری حکوومەتی ناوەندی دابێت. بە پێی لێکتێگەشتنەکەی نێوان هەردوو حکوومەت تەواوی هەژمارەکانی دیکەی کۆکردنەوەی داهاتی نەوتی هەرێم دادەخرێن. پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵی عێراق بە گەورەترین بودجە دادەنرێت لە مێژووی وڵاتەکەدا لە ڕووی بڕەوە کە کۆی گشتی بودجەی تەرخانکرا و بریتیە لە 198 تریلیۆن و 683 ملیار و 719 ملیۆن و 472 هزار دینار. لەو بڕەش لە 175 بۆ خەرجکردنی موچە و بەکاربردن و لە 125 بۆ خەرجی و وەبەرهێنان تەرخان کراوە. لە ئەگەری پەسەندکردنی پرۆژە یاساکەدا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە و جێبەجێکردنی وەک خۆی پشکی هەرێم لەو بودجەیە دەگاتە زیاتر لە 20 تریلیۆن دینار کە ئەم بڕەش بەشی پێدانی موچە و بەگەڕخستنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان و پرۆژەکانی وەبەرهێنان دەکات. لە پرۆژە یاسای بودجەدا نرخی هەر بەرمیلێک نەوت بە $70 دیاری کراوە و بڕی فرۆشتنی نەوتی خاو کە سەرچاوەی سەرەکی داهاتە ڕۆژانە بە 3 ملیۆن و 500 هزار بەرمیل دانراوە کە لەو بڕەش 400 هزار بەرمیلی ڕۆژانەی دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی ناوەند لە ساڵی 2014ەوە بەشە بودجەی هەرێمی بڕیوە، ئەمەش بە پاساوی ئەوەی هەرێم بە شێوەیەکی سربەخۆ نەوتەکەی دەفرۆشێت و دواتر لە مانگی شوباتی ساڵی ڕابردوودا دادگای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوریبوونی فرۆشتنی نەوتی لەلایەن هەرێمەوە بە شێوەیەکی سربەخۆ دەرکرد. قانون النفط والغاز لحكومة أقليم كردستان رقم 22 لسنة 2007 وإلغائه